مامۆستا سعد سەباح لە ئامادەی کوردستان لە بابەتی زمان و ئەدەبی کوردی پۆلی 12 لەگەڵتان دەبم. بابەتی ئەو ڕۆمان قوتابیانی بەڕێز بابەتێکی نوێی لە زنجیرە بابەتەکانی پۆلی 12 کە دەبێتە کۆتا بابەت لە زمان و ئەدەبی کوردی لە بەشی ئەدەب، ئەویش بریتە لە ڕۆمان لە ئەدەبی کوردیدا. ڕۆمان لە ئەدەبی کوردیدا جارێ ئەمە وەکو جارێ پێناسی بکەین بزانین ڕۆمان چییە. ڕۆمان واتە چیرۆکی درێژ ڕووداوەکانی سڕ و پڕدرن، ماوەی ڕووداوەکانیان زۆر دوور درێژترە لە چیرۆکی کورت و مامناوەند، هەروەها ژماری کەسەکانیش دەتوانین بڵێن درێژترە لە چیرۆکی کورت و مامناوەند. ئەگەر ئەمە بڵێت پێبین پێناسی بکەین بڵێن پێناسی ڕۆمان چیە؟ ڕۆمان گوتمان واتە چیرۆکی درێژ ڕووداوەکانی چڕ و پڕترن، هەروەها ماوەی ڕووداوەکانیان لە چیرۆکی کورت و مامناوەند زیاترە، و هەروەها ژماری کەسەکانیشی لە چیرۆکی کورت و مامناوەند زیاترە. بەڵام تاوەکو ئێستا سنوورێک دیاری نەکراوە لە نێوان چیرۆکی درێژ و ڕۆمان، بۆیە ئەم دەتوان بڵێن چیرۆکی درێژ واتە ڕۆمان. نووسینی ڕۆمان دەتوانین بڵێ کەی سەری هەڵداوە، چۆن بوو، چرخی بچماوەک بە ماوەی چرخی زێڕینی ڕۆمان دادنرێت. نووسینی ڕۆمان ئاگدار بە یەکێکە لە هونەرە ئەدەبی گرانەکان، یەکێکە لە هونەرە ئەدەبی گرانەکان لە سەدەی حەودا لە ئەوروپا سەری هەڵداوە، و چرخی لە چ ماوەک سەری هەڵداوە لە سەدەی حەودا. چرخی زێڕینی ڕۆمان کەینەیە دەبێتە سەدەی 19 و سەرەتای سەدەی 20ەمە، واتە دەتوانرێت بڵێن ڕۆمان نووسین یەکێکە لە هونەرە ئەدەبی گرانەکان، و هەروەها لە سەدەکەی سەری هەڵداوە لە ئەوروپا سەری هەڵداوە. لە سەدەی چەندەم دەتوانین پرسیاری وزاری لێمان داوا بکە، دەڵێ لە سەدەی حەفدەم لە ئەوروپا سەری هەڵداوە. ئەی ئەگەر پرسیاریشترمان لێ بکە برە چرخی زێڕینی ڕۆمان چ سەردەمانێک بوو، دەڵێ سەدەی 19 و سەرەتای سەدەی 20ەم، واتە نیوەی یەکەمی سەدەی 20ەم بە چرخی زێڕینی ڕۆمان دادەندرێ. ئەلێرکوانە دەتوانرێ بڵێن ئەگەر پرسیارشترمان لێ بکە ئایا ڕەخنەگران بە چی ناوی دەبن؟ ڕەخنەگران دەتوانی بڵێ بە داستانی سەدە ناوی دەبن. بۆچی؟ چکە گوتمان یەکێکە لە هونەرە ئەدەبی گرانەکان لە سەدەی 19 سەری هەڵداوە، چرخی زێڕینی ڕۆمانیش سەدەی 19 و سەرەتای سەدەی 20ەم، واتە نیوەی یەکەمی سەدەی 20ەم بوو. و هەروەها ڕەخنەگران چکە لە ئەدەبێکی گران بە ئەدەبێکی گران دادەندرێ، بۆیە ڕەخنەگران ڕۆمان بە داستانی سەدا ناوی دەبن. طبیعی قوتابیانی بەڕێز نووسین ڕۆمان لە ناو گەلانی خۆرهەڵا زۆر دواکەوتوترە لە چاو گەلانی خۆرئاوا. بۆچی؟ چونکە ئەتوو کاتێک دواکەوتووە، لە کاتێکدا ئەتوو دەیان ڕۆمان نووست لە ئەوروپا و ڕۆمانوسی ناودار لە ئەوروپا و لە جیهان ناوەکانیان دەدرێژێتەوە کە ڕۆمانەکانی وەردەژێترێتە سەر چەندین زمانی تر، زمانی تری جیهانی، بەڵام کەمتر ڕۆمان نووسێکی عەرەب فارس تورکت دەکەتە بەرچاو، یاخود کەمتر ڕۆمانێکی فارسی یا ڕۆمانێکی فارس یان تورک یان عەرەب دەبیسترێتن. ئەویش لەبەر چییە؟ لەبەر ئەوەی لە ئەوروپا سەری هەڵداوە، چرخی زێڕینی ڕۆمانی شەهر لە ئەوروپا سەدەی 19 و سەرەتای سەدەی 20ەمە، و کاتێک ئەتوو لە کاتێکدا دەیان ڕۆمانوسی ناودار لە ئەوروپا کە دەبیسترێت دەنگکانی لە هەموو جیهاندا بڵاو دەبێتەوە، ناوەکانیان دەدرەوشێتەوە، لە جیهاندا بگرێت ڕۆمانەکانی وەردەجێردرێتەوە سەرچەندی زمانی پێکانە. کەمتر ئێمە ڕۆمانێکی فارس یان عەرەب یان تورکمان دەبیستین. هەروەها دەبێ ئەوەشمان لە یاد نەچین نووسینی ڕۆمان لە ناو کووردا زۆر دواکەوتوترە لە چاونەتەوەکانی تری فارس و عەرەب و تورک. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەو دەرفەتەی کە بۆ نووسەرێکی فارس عەرەب تورک هەڵکەوتووە هەرگیز بۆ نووسەرێکی کورد هەڵ نەکەوتووە. بگرە زۆر جار نووسەرانی کورد، یعنی خۆ ئەو دەرفەتەی بۆ نووسەرێکی فارس کورد عەرەب ڕەخساوە هەرگیز بۆ نووسەرێکی کورد نەڕەخساوە. بگرە زۆر جار ئەو نووسەرە کووردە دژایەتی دەکرا، هەروە دەرفەتی چاپکردنیشی بۆ نووسەرێکی کورد دژوار و ئەستەم بووە هەردەم. ئەگەر پرسیار تەمەشا دەکەین نووسینی ڕۆمان لە ناو چێدا باوی زیاتر بووە لە ناو گەلانی خۆرئاوا. بۆچی؟ چونکە کاتێک ئەتوو مثلەن بەدەیان ڕۆمان نووسی ناودار لە ئەوروپا ناوەکانیان دەدرەوشێتەوە لە هەموو جیهان، کەمتر ڕۆمانێکی مەسەرەن عەرەب و فارس تورک دەبیسترێن. هەروەها نووسینی ڕۆمان لەبەر ئەو سەربەخۆیی کە کورد نەیبووە
نووسین ڕۆمان ناو کووردا زۆر دواکەوتوتر بووە لە چاو ئەفارس و عەرەب و تورک لەبەرەوەی یاخود عەرەب و فارس و تورک چونکە ئەو بارودۆ خۆی کە بۆ نووسەرێکی فارس عەرەب تورک ڕەخساوە هەرگیز بۆ نووسەری کورد نەڕەخساوە بگرە زۆر جاری وا هەیە نووسەرە کوردەکە دژایەتی دەکرا و هەروها دەرفەتی چاپکردنی بەرهەمەکەشی یاخود ڕۆمانەکەشی بۆ نووسەری کورد زۆر دژوار و ئەستەم بوو لەبەرەوەی ئەو سەر بەخۆی ئەو ملەتانە هەیان بوو کورد نەیبوو بگرە زۆر جاری وا هەیە دژایەتی دەکرا و دەرفەتی چاپکردنی بەرهەمەکانیشان لێ دەگرت ئەی ئەگەر بێت و پرسیارێشتر بکەین سەرەتای نووسینی ڕۆمان لە ناو کووردا بۆ کەی دەگەڕێتەوە یاخود دەتوانین بڵێ ئەو یاخود بۆ یەکەمین جار نووسین ڕۆمان بە زمانی کوردی کەی بوو لەسەر دەستی چێ هاتە بەردەست ینی بۆ یەکەمین جار چۆن بڵاو بۆ لە ناو کووردا بۆ یەکەمین جار نووسین ڕۆمان بە زمانی کوردی ناو کوردەکانی یەکێتی سۆڤێتی جاران لەلایەن عەرەبی شەمەوە بوو کە هات ڕۆمانێکی کوردی نووسی بە ناوی شیڤانی کورد لە ساڵی چەند لە ساڵی 1935 واتە یەکەم جار نووسینی ڕۆمان لە ساڵی 1935 لە یەکێتی سۆڤێتی جار ناو کوردەکانی یەکێتی سۆڤێتی جاران ڕۆمانێکی بڵاو کردەوە بە ناوی شیڤانی کورد بە شێوەزاری کرمانجی سەر و پیتی لاتینی بڵاو کراوە بەڵام ئەو ڕۆمانە دواتر وەرجراوە سەر زمانەکانی ڕووسی فەڕەنسی و ئەرمەنی ئەلێرکوانە دەبیستین بۆ یەکەمین جار نووسینی ڕۆمان لە کەی بوو یاخود لەکوێ بوو یاخود لەسەر دەستی چێ هاتە بەردەست نووسینی ڕۆمان بۆ یەکەمین جار ڕۆمان نووسین تەمەشا دەکەین لەناو کوردەکانی یەکێتی سۆڤێتی جاران هاتە بەردەست بۆ یەکەم هەوڵیش لەلایەن چێوە بوو لەلایەن نووسەری گەورە عەرەبی شەمۆ بوو عەرەبی شەمۆ ئەومان لە بیر نەچی لە ساڵی چەند ئەو بەرهەمەی بڵاو کراوە 1935 واتە ئەگە پرسیار هاتەوە بۆ یەکەمین جار نووسینی ڕۆمان بە زمانی کوردی ساڵی چەند بوو دەڵێ ساڵی 1935 پێنجی زاینی بوو بە ناوی چ بوو بە ناوی شیڤانی کورد بوو بە شێوەزارێک ڕۆمانەکەی نووسی بە شێوەزاری کرمانجی سەر و هەروە دەتوان پرسیاری وزاری ترمان لێ بکە ئایا ڕۆمانەکە تەمەشا دەکەین وەرجێردرا سەر چ زمانێک فەڕەنسی و ڕووسی و ئەرمەنی وەرجێردرا سەر ئەو زمانانە لە دوای ئەو ڕۆمانە عەرەبی شەمۆ چەند ڕۆمانێشتری بڵاو کردەوە ئەوانیش تەمەشا دەکەین چی بوو کوردی ئەلگەزوو تەمەشا دەکەین بەربانگ و هەروەها قەڵای دمدمیشی لە ساڵ 1966 نووسیوە ئەلێرکوانە تەمەشا دەکەین کەواتە عەرەبی شەمۆ چەند بەرهەمی هەیە تەمەشا دەکەین شیڤانی کوردی هەیە کوردی ئەڵەگەزی هەیە بەربانجی هەیە هەروها قەڵای دمدمیشی هەیە ببورن شیڤانی کورد لە ساڵ 1935 نووسیە کوردی ئەڵەگەز لەگەڵ بەربانجی نووسی لە دواتریش لە ساڵ 1966 قەڵای دمدمی نووسی کە لە بە شێوەزاری کرمان سەر و نووسیوێتی دواتر لاشکر مستەفا وەرجێردرا سەر زمانی شێوەزاری کرمانجی خوارو دواتر باز دەکەین لە دوای عەرەبی شەمۆ تەمەشا دەکەین چەند کەسێکی تر لە ناو کوردەکان یەکێتی سۆڤێتی جاران دەستیان بە نووسینی ڕۆمان کرد ئەوانیش چێ بوون حاجی جوندی بوو حاجی جوندی کە بەرهەمەکانی بە ناوی هەوارێ و بەهارهاتی نووسی لە دوای عەرەبی شەمۆ حاجی جوندی هات کە دوو ڕۆمانی نووسی بە ناوی هەوارێ و بەهارهاتی نووسی هەروها عەلی عەبدوڕەحمانی شاد کە ئەوان ئەوی شاد کوردێکی یەکێتی سۆڤێتی جاران بوو دوو بەرهەمی نووسی بە ناوی خاتێ خانم و گوندی مێرخاسای نووسیوە کەواتە ئەو ڕۆمانانە چی بوون لەناو کوردەکان یەکێتی سۆڤێتی جاران نووسیمیانە شیڤانی کورد و کوردی ئەلگەز و بەربانگ و قەڵای دەمدەم هیچ چێ بوو یا عەرەبی شەمۆ بوو باشە ئەدی ئەگەر بێت و حاجی جوندی چی نووسی و هەوارێ و بەهارهاتی نووسی واروها عەلی عەبدوڕەحمانیش ڕۆمانەکانی خاتێ خانم و گوندی مێرخاسای نووسیوە ئەگەر لێرکوانە ئەمە پرسیارێشترمان بۆ دروستبی قوتابیانی بەڕێز بۆچی ئەو ڕۆمانانە تاوەکو درەنگ کە ببورن بۆچی ئەو ڕۆمانانەت کاریگەری ئەو تویان نەبوو لەسەر ڕەوتی گەشتسەنی ڕۆمانی کوردی یاخود بۆچی ئەوان هیچ گەشەسەرنێکی یاخود پێشکەوتنێکیان بخۆ نەدی لە ڕووی لەسەر ڕۆمانی کوردی لە کوردستاندا تەبێ ئەو ڕۆمانانە کاریگەری ئەو تویان نەبوو لەسەر ڕۆمانەکانی لەسەر ڕەوتی بەرەو پێشچوونی ڕۆمانیا یاخود لەسەر ڕەوتی گەشتسەنی ڕۆمان لە پارچەکانی تری کوردستان چونکە تاوەکو درەنگ نەگۆشتە پارچەکانی تری کوردستان و هەروەها نووسەرانی کورد نووسەرەکانی پارچەکانی تری کوردستان نیان خوێندێتەوە یاخود نێ ئەو ڕۆمانانیان نەبینیوە دەتوانین بڵێ ئەو ڕۆمانانە ببورن بە شێوەیەکی زۆر کاریگەر ئەو تویان نەبوو لەسەر ڕەوتی گەشتسەنی ڕۆمانی کورد
ڕۆمانی کوردی لە کوردستاندا چونکە تاوەکو درێن نەگەیشتە پارچەکانی تری کوردستان و هەروە نووسەرانی کوردیش لە پارچەکانی تری کوردستان ڕۆمانەکانی ئەو ڕۆمانانیان کە بە شێوەزاری کرمانی سەر و ناوی کوردەکانی سۆڤێتی جارە نووسیویانە نیان خوێندتەوە و هەروە نەشیان بینیوە بۆیە نەیانتوانیوە نە ئەو ڕۆمانانە بۆیە نەیانتوانیوە کاریگەوری ئەو تویان هەبی لەسەر ڕەوتی گەشتنی ڕۆمان لە کرمانجی خوار و یاخۆ لە پارچەکانی تری کوردستان تایبەتمەندیەکانی ڕۆمانەکانی کوردەکانی یەکێتی سۆڤێتی جاران چی بوو ئەگەر بێت و پرسیارێکمان لێ بکە ئایا تایبەتمەندییانە بوو ئەو ڕۆمانان تەبیعی بە شێوەزاری کرمانی سەرو بوون پیتی لاتینی نووسراون زمانیان سادە ڕەوان بوون زمان ڕۆمانەکانیان گوتمان سادە و ڕەوان بوون ئەو جارش دەڵینەوە ڕۆمانەکان بە شێوەزاری چۆن نووسرابوون بە شێوەزارێک نووسرابوون بە شێوەزاری کرمانجی سەرو نووسراون ئایا بەس پیتێک بوون پیتی لاتینی طبيعي زمان ڕۆمانەکان چۆن بوو سادە و ڕەوان بوون و هیچ کاریگەریشیان نەبوو واتە توانین بڕێن ڕۆمانەکان بە شێوەی کرمانجی سەر و نووسراون بە ڕێنووسی لاتینی نووسراون زمانی نووسین ڕۆمانەکانیان زۆر سادە و ڕەوانە ئەگەر بێت و پرسیارێکمان لێ بکە برێشیڤانی کورد ڕۆمانەکە بە شێوەزارێک بۆ یاخود بارهات خاتی خانم گوندی مێرخاسا یاخود بەربانگ کوردی ئەڵگەز یا قڵای دمدم ئایا بە شێوەزارێک نووسراون دەڵێ بە شێوەزاری کرمان سوور و بە پیتێک هەر هەمیان بە پیتی لاتینی نووسراون زمان نووسین ڕۆمانەکان چۆن بوون هەر هەمویان ئی ڕۆمانەکانی کوردەکانی یەکێتی سۆڤێتی جاران ڕۆمانەکانی عەرەبی شەمۆ یاخود حاجی جوندی یاخود عەلی عەبدوڕەحمان ئەوانە عەلی عەبدوڕەحمان ئەوانە بوون ئەوانە ڕۆمانەکانیان سادە و هەروها زۆر ڕەوان بوون بین تەواوکەین بیر و باوەڕی سیاسی سۆشیالیزمی بەسەر ڕووداوەکانیان زاڵە واتە فکری سۆشیالیزمی ئایدۆلۆژیای سۆشیالیزمی بەسەر ڕووداوەکانی ئەو ڕۆمانانە زاڵە کرد ناو کوردەکانی یەکێتی سۆڤێتی جاران نووسراون هەروە شێوەی ڕۆمانەکان چۆن چیە و جۆرانەوەی داستان و چیرۆکە فۆلکلۆرەکان دەبێتن تەمەشا دەکەین شێوەی ئەو ڕۆمانانە کە ناو یەکێتی سۆڤێتی جاراندا نووسراون چۆنە شێوە داستان و چیرۆکە فۆلکلۆرەکانە هەروها چونکە بناغێ نووسینی ڕۆمانەکان داستان و ئەفسانە و حیکاتی فۆلکلۆری کوردین بۆچی دەتوانین پرسیارشترمان لێ بکە شێوەیە ڕۆمانەکان جێرانەوەیە دەڵێ چونکە بناغەی نووسینی ئەو ڕۆمانەکانی ناو کوردەکانی یەکێتی سۆڤێتی جاران داستان و ئەفسانە و حیکایەتی فۆلکلۆری کوردین دوورن لە تەکنیکی هاوچەرخ دوورن لە تەکنیکی تازە و هاوچەرخ ئەوانە تایبەتمەندەکانی ڕۆمانەکانی کوردەکانی یەکێتی سۆڤێتی جاران بوون دەتوانین بڵێن عەرەبی شەمۆ و حاجی جوندی و هەروە عەلی عەبدوڕەحمان کە ڕۆمانەکانیان ئەو تایبەتمەندیانیان هەبوو ئەگەر بینە سەر لە دواتر لە دوای سەر ڕۆمانەکانی یەکێتی کوردەکانی سۆڤێتی جاران بینە سەر قۆناغی جێگیربوون تەبیعی قۆناغی جێگیربوون سەرەتای نووسینی ڕۆمان ئاگادار بە سەرەتای نووسین ڕۆمان ناو کوردەکانی چۆن هاتە ئاراوە ئەم دوو هەوڵە چی بوون کە درابوون ناو کوردەکانی کرمانجی خوار و دەتوانین بڵێن با باسکەین تا ساڵانێکی درەنگ سەدەی بیستەم هیچ هەوڵێکوانە کەتە بەردەست تەنها دوو هەوڵمان دواتر دوو هەوڵ کەتە بەردەست ئەویش بریتی بوون کە بەچدا دەندرێت ئەو دوو هەوڵە بە بنیادی بناغەی ڕۆمانی کوردی دادەندرێت ئەو دوو هەوڵە بە بنیادی بناغەی کوردی دادنین ئەو دوو هەوڵمان هەیە کە بە بنیادی بناغی کوردی دادنێت کە لە هەر بارێکدا تەمەشا دەکەین ناتوانین بڵێن بەدەست پێشخەرێکی گەورەیان نەزانین دەتوانین بڵێن بەدەست پێشخەرێکی گەوریان زانین ئەو دوو هەوڵە ئەویش دوو هەوڵەکە چ بوون هەروەها ڕۆمانی پێشمەرگەی ڕەحیمی قازی وەروها ژانیگەلی برایم ئەحمەد بوون دەتوانین بڵێن لە تا ساڵانێکی درنگ لە سەدەی بیستەم هیچ ڕۆمانێک بە زمانی کوردی نەنووسرابوو لە شێوەزاری کرمانجی خوار و دەتوانین بڵێن دوو هەوڵ بەدی دەکرێت ئەو دوو هەوڵە بریتە لە دوو هەوڵ بەدی دەکرێت ئەوانش بریتین لە پێشمەرگەی ڕەحیمی قازی و ژانیگەلی برایم ئەحمەد ئەو دوو هەوڵە دەتوانین بە بناغەی بنیادی ئەدەبی کوردی ڕۆمانی کوردی دادەنرێ ئەو دوو هەوڵە هەروها دەبێت بە دەست پێشخەریەکی گەورە دابنێن ئەم دوو هەوڵە ناتوانین بە دەست پێشخەریەکی گەورە دانەنین بینە سەر ڕۆمانی پێشمەرگە پێشەوەی ڕۆمانی پێشمەرگە باز بکەین دەتوانین بڵێن ئایا ئەو دوو هەوڵە چی بوون کە بە بناغەی بنیادی ڕۆمانی کوردی دادەنرێ دەبێت ئەوەی بزانین ئەو دوو هەوڵە بریتی بوون لە ژانیگەل و هەروها پێشمەرگەی
برایم ئەحمەد و ژانی پێشمەرگەی ڕەحیمی قازی و ژانیگەلی برایم ئەحمەد بوون. ئەو دوو هەوڵە بەسەدرێ بە بناغی بنیادی ڕۆمانی کوردی دادەدرێ. بینە سەر ڕۆمانی پێشمەرگە. ڕۆمانی پێشمەرگە توانین بە پرسیارێک دەڵێن کەی وە لەکوێ چاپکراوە، بازە سدەکە ڕووداوەکان تێکەڵبەتی کراون. ئەوانە کۆمەڵێک پرسیار دەورژێندرێ لەسەر ڕۆمانی پێشمەرگە. ڕۆمانی پێشمەرگە تەبیعی لە ساڵی 1960 چاپکراوە. لەکوێ چاپکراوە؟ لە بەغدا چاپکراوە. ڕووداوەکان دەربارەی چین؟ دەربارەی خەباتیدا باسی دامەزراندنی کۆماری کوردستان دەکات لە دەوروبەری ساڵانی ڕووداوەکان باسی دامەزراندنی کۆماری کوردستان دەکات لە دەوروبەری ساڵانی 1940 خۆی نووسەر ناوجەرگەی ڕووداوەکان بۆ باسی خەباتی ئەو ساڵان دەکات دەربارەی ئەو ساڵان دەدوێت هەروها ڕووداوەکان بە تێکەڵ بە کێشەکانی تر دەکاتن، هەروها بە تایبەتی کێشەی جوتیار لەگەڵ دەرەبک باسی ئەو کێشانشمان لۆ تێکەڵ دەکاتن لەگەڵی. ئەو جارش دەڵێنەوە ڕۆمانی پێشمەرگە هیچەیە؟ هی ڕەحیمی قازێ. لە ساڵی چەند نووسیوێتی؟ ئەو پرسیاری وزاری سەری دروست دەبی لە ساڵ 1960 نووسیوێتی لە بڵاوی کردوتەوە ببورن. ئەو جارش ڕەحیمی قازی ڕۆمانی پێشمەرگەی لە ساڵ 1960 لە بەغدا چاپ کردووە کە ڕووداوەکان باس دەکەن دەربارەی چێ؟ دەربارەی دامەزراندنی کۆماری کوردستانە لە مەهاباد. هەروها کە ڕووداوەکان لە ساڵی چەند بوون؟ 1946 بوون. بۆچی باسی ڕوودا چکە خۆی نووسەر ناو جەرگەی ڕووداوەکان بۆ باسی خەباتی ئەو ساڵانی گەلی کورد دەدوێتن و هەروها ڕووداوەکان تێکەڵ بەچی دەکاتن؟ تێکەڵ بەچەند کێشەیەشتر دەکات وەکوچی وەکو کێشەی جوتیار لەگەڵ دەرەبەک بۆمان تێکەڵ دەکات لەگەڵی. لە دوای ڕۆمانی پێشمەرگە دووەم هەوڵ کە دەکەوتە بەرچاومان ئەویش ڕۆمانی ژانیگەری برایم ئەحمەدە. تەبیعی ڕۆمانی ژانیگەری برایم ئەحمەد لە ساڵی چەند نووسیوێتی؟ لە ساڵی ببورن لە ساڵی 1972 بڵاوی کردوتەوە. لە ساڵی 1972 بڵاوی کردوتەوە ژانیگەل برایم ئەحمەد. لەکوێ چاپکراوە؟ لە بەغدا چاپکراوە. خۆی نووسەر دەڵێ لە ساڵ 1956 نووسیوێتی، بەڵام لەبەر ئەوەی دەرفەت لەبەر نەبووین دەرفەتی گونجاو بۆیە لە کات و ساتی خۆی نەیتوانرەوە چاپکرێتن بەرهەمەکە. ئەو جارێش دەڵێن باسی دەکەین. ژانیگەل هیچەیە؟ هی برایم ئەحمەدە. لە ساڵی چەند بڵاو کراوەتەوە؟ لە ساڵ 1972. لەکوێ بڵاو کراوەتەوە؟ لە بەغدا چاپکراوە. هەروها برایم ئەحمەد باز دەکات لە کتێب دەڵێ لەبەر نەبوونی دەرفەت کتێبەکەی لە ساڵی 1956 نووسیوێتی، بەڵام دەرفەت لەبەر نەبوونی دەرفەتی گونجاو بۆیە لە کات و ساتی خۆی وەکو کتێب بڵاو نەکراتەوە، چاپ نەکراوە لە سەردەمانی خۆیدا لەو سەردەمەی کە کتێبەکەی نووسیوە. لێرە پرسیارێکمان دەکەتە بەرچاتم شا دەکەین ڕۆمانی ژانیگەری برایم ئەحمەد ناوبانجی زیاتر پەیدا کرد لە چاو ڕۆمانی پێشمەرگەی ڕەحیمی قازی. بۆچی؟ چونکە ئەو سەردەمای کە ڕۆمانی ژانیگەلی بڵاو کردەوە زیاتر لە ڕۆمانی پێشمەرگە دەنجی دایەوە لەبەر ئەوەی لە ڕۆژنامە و گۆڤارەکان چەندین وتار و لێکۆڵینەوە کۆمەڵک وتار و لێکۆڵینەوە لەسەر بابەتەکە بڵاو کرایەوە. واتە کاتێک لە ساڵی 1972 ڕۆمانی ژانیگەری نووسی برایم ئەحمەد چەندین وتار و لێکۆڵینەوەی لەسەر ئەو بابەتە بڵاو کرایەوە، بۆیە ناوبانجی زیاتر پەیدا کرد لە ڕۆمانی پێشمەرگە. ئەجینا ڕۆمانی پێشمەرگە لە ساڵی 1960 گوتمان بڵاوی کردوتەوە ڕەحیمی قازی، ئەویش هەر لە بەغدا. ڕۆمانی قەڵای دمدمیشمان هەیە، ئەوەشمان نابی لە یاد بچی. قەڵای دمدم لە ساڵی 1976 لەلایەن عەرەبی شەمۆ کە پێشتر نووسرا بوو لە ساڵی 1966 لە 76 قەڵای دمدمی عەرەبی شەمۆی شوکر مستەفا لە شێوەزاری کرمانجی سەر و هاشتە سەر شێوەزاری کرمانجی خوارو لە ڕووی وەرجێڕانەوە. ئەگەدار بە ئەگەر پرسیارێکت بۆ هات بڵێ تەما شوکر مستەفا ڕۆمانی کوردی ئەوە بەس شێوەزارەکەی گۆڕیە بە کرمانجی سەر و هاشتیتە سەر شێوەزاری کرمانجی خوارو، پێشبینی لێزانە قەرەزەکانی وەرجێڕێتە سەر زمانی کوردی. ئەگەر ناشکر مستەفا لە دوو هەوڵ دەکەتە بەرچاومان. هەوڵێکیان ئەوەیە هەستا ڕۆمانی قەڵای دمدمی وەرجێر لە کرمانجی سەر و وەرجێڕێتە سەر شێوەزاری کرمانجی خوارو لە ساڵی چەند 76. ئەدی ڕۆمانی قەڵای دمدم ساڵی چەند نووسرابی عەرەبی شەمۆ کە پێشتر ئاماژەمان پێدا لە ساڵی 1960
66 بڵاوی کردبووە. زمانی ناوەڕۆکی نووسینی ڕۆمانەکان قۆناغی جێگربوون. زمانی نووسین ڕۆمانەکان کوردیەک لە ڕووی تەمەشا دەکەین نووسین ڕۆمانە کوردیەکان تەمەشا دەکەین لەم قۆناغەدا زمانێکی تۆکمە و کوردیەکی زۆر ڕەوانە خوێنەر بۆ خۆی ڕادەچێشێت. ناوڕۆکی ڕۆمانەکان تەمەشا دەکەن سیما و شەقلی خەباتی نەتەواتیان پۆشی بوو. ڕووداوەکان چۆن بوون؟ دەتوانین بڵێ ڕووداوەکان خۆماڵی بوون. ناو جەرگەی کۆمەڵی کوردەواڵی هەڵێنجراون. تەمەشا دەکەین ڕۆمانەکان ناو جەرگەی کۆمەڵی کوردەواری هەڵێنجراون. شێوەی نووسینی ڕۆمانەکان چۆن بوو؟ دەتوانین بڵێن شێوە نووسینی ڕۆمانەکان زیاتر جێرانەوە دوورە لە تەکنیکی هاوچەرخ و تەم و مژی. ئەو جارش باز دەکەین نووسینی ڕۆمانەکان لە قۆناغی جێگیری بوون. ئەوەی باز دەکەین لە چ قۆناغەکە؟ لە قۆناغی جێگیر بوون. نووسین ڕۆمانە کوردەکان لەم قۆناغەدا چۆن بوو؟ تۆکمە و کوردیەکی زۆر ڕەوانە. تۆکمە و کوردیەکی زۆر ڕەوانە. ئەو کوردی ڕەوانە وا دەکاتن کە نووسەر خوێنەر بۆ خۆی ڕابکێشێتن. ناوڕۆکی ڕۆمانەکان چۆن بوو؟ سیما و خەباتی شەقلی نەتەواتیان پۆشی بوو. هەروەها ڕووداوەکان چۆن بوون؟ گوتمان سیما و شەقلی خەباتی نەتەواتیان پۆشی بوو. ئەگەر پرسیار هاتۆ بڵێت ئەمە سیما و شەقلی خەباتی نەتەواتیان پۆشی بوو ئەوە لە ڕۆمانەکانی سەرەتا یان گەشە سەندن یان جێگربوون یاخود کامیان جێبەجێ بەدی دەکرێت دەری لە جێگربوون بەدی دەکرێت. سیما و شەقلی خەباتی نەتەواتیان پۆشی بوو. ئەدی ڕووداوەکان چۆن بوو؟ ڕووداوەکان خۆماڵین ناو جەرگەی کۆمەڵی کوردەواری هەڵێنجراون. هەروە شێوەی نووسینی ڕۆمانەکان چۆن بوون؟ شێوە نووسینی ڕۆمانەکان زیاتر جێرانەوەیە دوورە لە تەکنیکی هاوچەرخ و تەمومژی و ئاڵۆزی کەمتر تێدا بەدی دەکرێت. ئەمە ڕۆمانەکانی قۆناغی جێگر بوون. ئەلێرە بینە سەر قۆناغی گەشە سەندن. قۆناغی گەشە سەندن لە ڕۆمانە کوردیەکان تەمەشا دەکەن دەتوان بڵێ کەی قۆناغی گەشە سەندنی ڕۆمانی کوردی دەست پێ دەکات چ دیاردەیەک تێدا دەبیندرێت باسی بکەین بە ئاشکرا تێدا بەدی دەکرێت. دەڵێ ئەم قۆناغە لە هەشتاکانی سەدەی 20م دەست پێ دەکات. ئەم قۆناغە زیاتر لە هەشتاکانی سەدەی 20م ئەم قۆناغە زیاتر لە هەشتاکانی سەدەی 20م دەست پێ دەکات. ژمارە ئەویش دەست پێ دەکات دوو دیاردە بە ئاشکرا هەستی پێ دەکەین پێوە دیارە. تەبیعی قۆناغەکانی گەشتسەندن لە هەشتاکانی سەدەی 20م دەست پێ دەکات. ئەگەر پرسیارێکمان بۆ هاتەوە قۆناغی گەشتسەندن کەی دەست پێ دەکات؟ دەی لە هەشتاکانی سەدەی 20م دەست پێ دەکات. واتە لە ساڵ 1970 بە دواوە دەست پێ دەکات. دوو دیاردە بە ئاشکرا هەستی پێ دەکەین. ئەوی ژمارەی ڕۆمانە خۆماڵیەکان کە بە نووسرا بە کوردی زیاتر دەبیندرێت لە چاو قۆناغەکانی پێشووتر. ژمارەی نووسینی ڕۆمانی خۆماڵی زیاتر دەبیندرێت لە چاو قۆناغەکانی پێشووتر. هەروەها ژمارەی ڕۆمانی وەرجێڕدراوی لە زمانی بێگانە بۆ سەر زمانی کوردی بە چێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەلێرکوانە دوو دیاردە گوتمان بە ئاشکرا هەستی پێ دەکەن. یەکەمیان ژمارە ڕۆمانی خۆماڵی نووسراو بە زمانی کوردی زیاتر بۆ لە چاو قۆناغەکانی پێشتر. هەروەها ژمارە ڕۆمانی وەرجێڕدراو لە زمانی بێگانە بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات. ئەم دوو دیاردێ بمانەوێ نەمانەوێت دڵخۆشکردن بۆ بەتەڕێکە خۆشکرد بۆ گەشتسەندنی ڕۆمانی کوردی. هەروەها چونکە پێشتر ڕۆمان بە زمانی کوردی لە پەنجەی دەستەکان تێپەڕی نەدەدا. واتە چەند کەسانێک کە دەری ڕۆمان بنووسێر وەکو پێشتر ئاماژەمان پێدا. ناو کوردەکانی یەکێتی سۆڤێتی ساران عەرەبی شەموت هەبوو. ئەوروها عەلی عەبدوڕەحمان و حاجی جوندیمان هەبوو. بەڵام لە قۆناغی جێگیربوون دوو هەوڵمان تدا بەدی کرد. ئەوانیش کە دەتوان بە بنیادی بناخی ڕۆمانی کوردی دادەندران ئەویش چیە؟ ژانی گەلی ئیبراهیم ئەحمەد و پێشمەرگەی ڕەحیمی قازی بوون. کەواتە ئەو دوو دیاردێ وایان کرد کە بوونە دڵخۆشکەر و هەروها بوونە ڕێگە خۆشکەر بۆ ئەوەی بۆ گەشتسەندنی ڕۆمانی بە زمانی کوردی. چونکە پێشتر گوتمان لە پەنجەی دەست تێپەڕی نەدەکرد نووسینی ڕۆمان بە زمانی کوردی. ناوی ئەو ڕۆمانانە ئەگەر بێت و پرسیارێکمان لێ بکەن ناوی ڕۆمان و هەروها نووسەرەکانی ڕۆمانووسەکانی ساڵانی هەشتاکان و قۆناغی گەشتسەندن چی بوون چەند کەسێک تێدا بەدی دەکرێت. لەوانە حوسێن عارفمان هەبوو کە هەردوو تەمەشا دەکەین شار و ئەندێشەی مرۆڤێکی چاپ کرد. تەمەشا دەکەین حوسێن عارف لە ساڵانی هەشتا چوسی چاپ کرد و شار و ئەندێشەی مرۆڤێک هیچەیە حوسێن عارفە. پرسیاری وزاری شار ڕۆمانی چێ؟ حوسێن عارفە.
هەروە ئەندێشەی مرۆڤک هەر حوسێن عارفە هەردووشیان حوسێن عارف عزیزی مەلاڕەش چی نووسی چێخواسێوە و غەوارەی نووسە هەروها عزیزی مەلاڕەش ڕۆمانەکانی چێخواسێوێ و غەوارەی چاپ کردووە خەسرە و جاف ڕۆمانەکانی کۆدەرە و هیچی چاپ کرد خەسرە و جاف ڕۆمانەکانی کۆدەرە و هیچی چاپ کرد عەبدوڵڵا سەرڕاجیش تەمەشا دەکەی هەڵکێشان بەرەو لووتکەی چاپ کردووە لە ساڵانی هەشتا عەبدوڵڵا سەرڕاج ڕۆمانی بەرەو چی چاپ کردووە هەڵکێشان بەرەو لووتکەی چاپ کرد هەڵکێشان بەرەو لووتکە هیچەیە دەتوانین بڵێن عەبدوڵڵا سەرڕاجە عەبدوڵڵا سەرڕاج پێشتری شێڵەجی هەبووە هەروها دەوری هەبووە لە هونەری سینەما کەواتە عەبدوڵڵا سەرڕاج کەسێک بووە لە چیرۆکیش دەکەوتە پێشمان هەروها لە ڕۆمانیش دەکەوتە پێشمان حوسێن عارفیش تەماشا دەکەن لە چیرۆکیش دەکەوتە پێشمان لە ڕۆمانیش دەکەتە پێشمان خەسرە و عەزیزی مەلاڕەشیش بە هەمان شێوە لە چیرۆکیش کە باسی دەکەوتەوە پێشمان هەروها دکتۆر نافع ئاگرەی تەماشا دەکەین بۆژینی چاپ کردیا دکتۆر نافع ئاگرەی بۆژینی چاپ کردی محەممەد موکریش تەماشا دەکەین ڕۆمانەکەی سەگوەڕ و تۆڵە و هەرسی چاپ کرد لە شاخ دوور لە چاودێری حکومت واتە دوور لە سانسۆری حکومت ئەو ڕۆمانانەی چاپ کردی محەممەد موکری چی چاپ کردووە سەگوەڕ و تۆڵە و هەرسی چاپ کردو سەگوەڕ تۆڵە هەرسی چاپ کردیا دوور لە چاودێری حکومت واتە دوور لە سیاسەتی حکومت دەتوان بڵێن لە شاخ چاپی کردووە ئەو کاتیکە لە شاخ بۆ پێشمەرگە بووە خۆی محەممەد بکری ئەوی بۆ چاپ کردین هەمە کەریم عارفیش کۆچی سووری چاپ کردی ئەویش هەردوو لە چاودێری حکومت لە شاخ چاپی کردو ئەو ڕۆمانانە چی بوون دەتوانین بڵێن ئەو ڕۆمانانە چی بوون کە دوور لە شاخ دوور لە سانسۆری حکومت یاخود دوور لە چاودێری حکومت چاپ کراون ئەوانش ڕۆمانەکانی سەگوەڕ تۆڵە هەرس بوو کە هی محەممەد موکری بوو هەروە کۆچی سووریشی چێ بوو حەمەکەریم عارف بوو محەممەد ئۆزۆن لە سوید ڕۆمانی تەمەشا من ناکالکە ڕەنگ و هاواری دزلەی چاپ کرد لە شێوەزاری کرمانجی سەر و تەمەشا دەکەین محەممەد ئۆزۆن کە ڕۆمانوسێکی کووردە لە سوید لە شوێ چاپی کردووە لە سوید نووسیوێتی ڕۆمانی چی چاپ کردووە مرنا کالکێ ڕەند و هاوارێ دیجلێ چاپ کردووە ئەو ڕۆمانانە گشتیان لە ساڵانی هەشتاکان تەمەشا دەکرا بەدی دەکرا لە ساڵانی هەشتاکان چاپ کراون ئەو جارش دەڵێنەوە ڕۆمان و ڕۆمان نووسەکانی ساڵانی هەشتاکان چێ بوون حوسێن عارف تەمەشا دەکەین شار و ئەندێشی مرۆڤێکی چاپ کردیا هەروها عەزیزی مەلاڕەش چێخواسێ و غەواری چاپ کردیا خەسرە و جاف و کۆدەرە و هیچی چاپ کردیا عەبدوڵڵا سەرڕاجیش گوتمان هەڵکێشان بەرەو لووتکە دکتۆر نافع ئاکرێیش بۆژینی چاپ کردیا محەممەد موکری و حەمەکەریم عارف ئەوانە لە دوور لە سانسۆری حکومت واتە دوور لە چاودێری حکومت ئەو ڕۆمانانەیان چاپ کردووە یەکەمیان محەممەد موکری سەگوەڕ تۆڵە هەرس هەروەها حەمەکەریم عارفیش کۆچی سووری چاپ کردی هەردووشیان دوور لە سانسۆری حکومت بەڵام ئەوشمان لە یاد نەچێ محەممەد ئۆزۆن لە سوید ئەو ڕۆمانەی چاپ کردووە مرنا کالکێ ڕەند و هاواری دیزلێ بە شێوەزاری کرمانجی سەر و چاپ کردووە ناوەڕۆکی ڕۆمانەکانی قۆناغی گەشە سەندن چۆن بوو ناوەڕۆکی ڕۆمانەکانی قۆناغی گەشە سەندن چۆن بوو دیارە ڕووداوی سیاسی باسی خەباتی ڕەوای کورد وهروها ژیانی پێشمەرگە بنێنەوە شاخ ئەوانە هەمویان بوونە هەوێنی چاوهەڵێنانی ئەو بەرهەمە تازانەی کە نووسی باسمان کرد دیارە ڕووداوی سیاسی باسی خەباتی ژیانی پێشمەرگە و هەروها نێوشاخ و ئەوانە هەموو بوونە هەوێنی چاوهەڵێنانی ئەو بەرهەمە تازانەی کە تازە باسمان کرد ئەو بەتایبەتی لەم ڕۆمانەدا باز دەست دەکرێت باسی کێشەی گونیشینەکان دەکرێت وەکوور لە ڕۆمانەکانی عەزیزی مەلاڕەش چێخواسی و غەوارەی کە باس کردیا باسی کێشەی گونیشینەکانیشمان بۆ دەکاتن ئەلێرکوانە باسی لێوە دەکەینەوە قوتابیانی بەڕێز دیارە ڕووداوی سیاسی و باسی خەباتی ڕەوای کورد ژیانی پێشمەرگە ئەوانە هی پێشمەرگی نێوشاغ ئەوانە بوونە چی بوونە هەمێنی چاوهەڵێنانی بەرهەمی تازانە ئەدی ئەگەر بێت و پرسیارێکی وزاری لە بۆمە بێتەوە بڵێتەمە ئەوانە چی بوون کە بوونە هەوێنی چاوهەڵێنانی بەرهەمی تازەی قۆناغەکانی گەشە سەندن ڕۆمانەکانی قۆناغی گەشە سەندن دەی بڵێ ڕووداوی سیاسی باسی خەباتی ڕەوای کورد و ژیانی پێشمەرگە نێو شاخ ئەوانە بوونە هەوێنی چاوهەڵێنانی بەرهەمی تازەی ڕۆمانەکانی قۆناغی گەشە سەندن ڕووداوی سیاسی و باسی خەباتی ڕەوای کرد و ژیانی پێشمەرگەی نێو شاخ
ڕووداوی سیاسی باسی خەباتی ڕەوای کرد و پێشژیانی پێشمەرگایەتی نێوشاخ ئەوانە بوون چاوەڕێنانی بەرهەمی تازەی ڕۆمانەکانی قۆناغی گەشت سەندن. لەم ڕۆمانە باسی چ دەکرا باسی کێشەی گونشینەکان دەکرا هەروها وەکو لە ڕۆمانەکانی چی عەزیزی مەلاڕەش زمانی ڕۆمانەکانی قۆناغی گەشە سەندن چۆن بوو زمانی ڕۆمانەکان زیاتر پاراوتر و پخوتر و چرتر کراونەتەوە واتە بەرەو چر کراونەتەوە ئەمانە لە پاڵ بەیاغدان بەچی دیاردەی بەیاغدان بازاروچکەی ناوچەی ئەوانە بوونە هەوەی ئەوانە ناوچەی جوتیاران ئەوانە بوونە هۆی زمانی ڕۆمانەکانی قۆناغی گەشە سەندن ئەو جارش دەڵێنەوە گوتمان هی قۆناغی جێگربوون چۆن بوون تۆکمەتر بوون بەڵام هی زمانی ڕۆمانەکان چۆن بوون پاراوتر بوون بخۆتر و چرکتر کراونەتەوە چرتر کراونەتەوە لە پاڵ دیاردەی بەیاغدان بە زارۆچکەی ناوچەی جوتیاران کە ئەمانە هەمویان بوونە هۆی ئەوەی ببنە زمانی ڕۆمانەکانی قۆناغی گەشتسەندن. ئەدی ئەگە پرسیارشترمان لێ بکاتن لە قۆناغ گەشتسەندن شێواز و تەکنیکی ڕۆمانە کوردیەکان چۆن بوون هی قۆناغی گەشتسەندن لەم قۆناغەدا شێوەزی ڕۆمانەکان چۆن بوون شێوازی گێڕانەوە بوون شێوازی گۆڕانەوە بە زۆربەی ڕۆمانەکان بەدی دەکرێت دەبێت هەست بەوەش بکرێت کە ڕۆمانوسەکان باخیان بەچدا بوو بە تەکنیکی نوێ و خۆدواندن و مەنەلۆگ و ئەوانە بەکاریان هێناوە هەروە سەرکەوتوش بوونە تێدا واتە لەم قۆناغەدا شێوازی ڕۆمانەکان چۆن و شێوازەکەیان زیاتر گێڕانەوە بوو بەڵام دەبێت ئەوشمان لەبەرچاو بێ بە زۆربەی ڕۆمانەکان ئەوە دەبێت هەست بەوە بکرێت کە ڕۆمانەکان زیاتر باخیان بەچدا بوو زیاتر باخیان بە تەکنیکی تازە و خۆدواندن و مەنەلۆگ و ئەوانە داوا هەروها سەرکەوتوش بوونە لە بەکارهێنانیەکانیاندا. ڕۆمانەکانی قۆناغی گەشتسەندن تەبیعی ڕێگە خۆشکەر بوون ڕێگەی خۆش کرد بۆ ئەوەی لە قۆناغی نەوەتەکان زیاتر ڕۆمان بەرەو پێش بچێتن هەرگیز گەشتسەندنی وای بخۆوە نەبینێتن واتە بە زۆر چوە بەرەو پێش چووە گەشتسەندێکی زیاتر پێش بکەت و توانێتی ڕۆڵێکی بەرچاو بینی لە گەشتسەندندا بەتایبەتی لە سەردەمانی ڕۆمانەکانی قۆناغی نەوەتەکان. لێرکوانە کۆمەڵێک ڕۆمانوسمان هەموو کۆمەڵێک ڕۆمانوسی کورد هەن کە بە زمانی بێگانەکان دەنووسن ڕۆمانەکانیان نووسیوە کە ئەو ڕۆمانوسانە بەڕەچەڵک کوردن ناوبانجی جیهانیشان هەیە بەڵام هەروە ڕووداوەکانیشان باسی کوردەکە بەڵام بە زمانی بێگانەوە نووسراون ئەو ڕۆمانانە لە ڕووی زمانەوە بە کوردی داناندرێن بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە بە کوردی دانرێت چونکە باسی ژیانی کوردون هاماتەکانی گەلی کوردەکە وەکو ڕۆمانی چێ یەشار کەمال کە بە تورکی دەنووسێتن ئاگدار مختابیانی بەڕێز ئەو ڕۆمانانە ئەو ڕۆمانانە گرنگن ساڵانە دەرەجەی لێتەوە گرنگە بۆ وزاری گرنگە بۆ وزاری لە تاقیکردنەوە وزارەکان گرنگی پێدەدرێ هاتوتەوەش ساڵانە پرسیاری لە هاتوتەوە. یەشار کەمال بە چ زمانێک دەنووسێت بە شێوزاری بە تورکی دەنووسێتن بە زمانی تورکی دەنووسێتن بە ئاگدار من لێرە بەر لەوەی کۆتایی بە بابەتی ئەو ڕۆمان بهێنین دەمانێت ئەو ڕۆمانانە باز دەکەین ئینجا کۆتایی بە بابەتی ئەو ڕۆمان دەهێنین. یەشار کەمال بە زمانی تورکی دەنووسێتن ڕۆمانەکانی کراون بە کوردی دواتر کراون بە کوردی چی و چی نووسیوە ئەفسانی چیا و ئاگرین و حەمەدۆک و کارێتەی نووسیوە ئەو ڕۆمانانە چی بوون کە یەشار کەمال نووسیوێتی ئەفسانەی چیا ئاگرین حەمەدۆک کاریتەی نووسیوە بە چ زمانێک نووسیوێتی بە تورکی نووسیوێتی. لە دوایوی سەلیم بەرەکاتمان هەیە کە بە عەرەبی دەنووسێ کوردێکی سووریایە ڕۆمانەکانی دواتر کراون بە کوردی چی و چی بوونە ڕۆمانەکان پەڕ و دڵشادی نووسیوە ئەفسانەی چیا ئاگرین حەمەدۆک و کاریتە هیچ هەیە هی یەشار کەمالە. ئەدی سەلیم بەرەکات نووسیوێت بە چی نووسیوە بە عەرەبی دەنووسێتن کوردێکی خەڵکی چێن دەرە خەڵکی سووریایە واتە بە عەرەبی دەنووسێتن خەڵکی سووریاشە هەروها ڕۆمانەکانی پەڕ و دڵشادی نووسیوە ئەو جارێ دەڵێنەوە یەشار کەمال بە تورکی دەنووسێتن سەلیم بەرەکات بە عەرەبی دەنووسێ یەشار کەمال کوردێکی کووردە بە تورکی دەنووسێتن و هەروە ڕۆمانەکانی ناوبانگێکی جیهانیشی هەیە کە کراون دواتر ڕۆمانەکانی کراوە بە کوردی ئەفسانەی چیای ئاگرین حەمەدۆک و کاری دەنووسیوە کاریتە. سەلیم بەرەکات پەڕ و دڵشادی نووسیوە کە کوردێکی سووریایە دواتر کراون بە کوردی. ئیبراهیم یونسیمان هەیە ئیبراهیم یونسی بە چ زمانێک دەنووسێ بە فارسی دەنووسێ
ڕۆمانەکانی بەناوی دایکم دوو جار گریا کە دواتر ڕۆمانەکە کراوە بە کوردی ڕۆمانەکە باز دەکات دەربارەی کارەساتی ئەنفال و چیمیابارانکردنی گەلی کورد لەلایەن ڕژەمی بەحسەوە باز دەکاتن. لێرە پرسیارێکمان بۆ بێتەوە بڵێتەمە ئەو ڕۆمانە چی بوون کە بە زمانی فارسی نووسراوە دەرێ ئیبراهیم یونوسیا هیچ بەناوی دایکم دوو جارگیریا ڕۆمانەکە دایکم دوو جارگریا هیچی ئیبراهیم یونوسی بە زمانی نووسراوە بە زمانی فارسی ڕووداوەکان باز دەکا باسی کارەساتی ئەنفالی گەلی کوردەکە لەلایەن ڕژێمی بەحسەوە. دوا ئەومان بەر لەوەی کۆتایی پێبینین عەبدولمەجید لوتفیمان هەیە کە ڕۆمانەکەی بە زمانی عەرەبی دەنووسێتن ڕۆمانەکانی بە زمانی عەرەبی دەنووسێنی وەکو پێشبینی لێزانە قەرەجەکان کە لە دوایان لەلایەن شکور مستەفاوە کراوە بە کوردی. ئەلێرە یەک تێبینیمان هەبوو قوتابیانی بەڕێز یەک تێبینیمان هەبوو شکور مستەفا دوو بەرهەمی وەرجێڕراومان هەیە لە ڕۆمان دەکاتە سەر زمانی بە وەرجێڕان دەکات تایدا. یەکەمیان گوتمان قەڵای دمدمی وەرجراوە سەر زمانی شێوزاری کرمانجی خوار و لە کرمانجی سەر و هاشتە سەر کرمانجی خوار و لە ساڵ 1976 هەروە شکور مستەفا لێرکوانە جارش دەکەتە بەرچاومان ڕۆمانی وەردەژێڕی لێرە وەرجێڕان دەکات لە چ زمانێک لەوێ لە کرمانجی خوار و دەکاتە کرمانجی سەر و دەکاتە خوار و لێرە لە عەرەبی دەکاتە کوردی. باشە ئاسایە پرسیارێک بێتەوە برێت چ زمانێک لە شکور مستەفایەکێک لەم بەرهەمانی لە زمانی بێگانە وەرجێڕا سەر زمانی کوردی دەی بڵێ عەبدولمەجید لوتفی بەرهەمەکەی عەبدولمەجید لوتفیە کە پێشبینی لێزانە قەرەجەکانە لە زمانی عەرەبی وەرجێڕا و سەر زمانی کوردی بەڵام قەڵای دمدم هەر لە کرمانجی سەر و خوارشتی تێ سەر کرمانجی خوار و ئەو ڕۆمانانە تەمەشا دەکەین لە ڕووی زمان و بە کوردی دانانرێ بەڵام لە ڕووی ناوڕۆکەوە بە کوردی دادەنرێ بچکە باسی خەباتی ڕەوای کورد و گەلی کورد و هەروە باسی ژیانی کورد دەکاتن. لێرە کۆتایی بە بابەتی ئەو ڕۆمان دەهێنین قوتابیانی بەڕێز هیوادارم توانی بێتمان دەڕوونکردنەوەی تەواومان دابێت سەر بابەتەکانی ئەمڕۆ. ڕۆمان ژێک لە بابەتە گرنگەکانی پۆلی 12 کە ساڵانە دەرەجەی بەشی دەرەجەی خۆی تیا دێتەوە بە هیوای سەرکەوتن.